وعليكم السلام مامۆستا. هیوادارم هەر باش بن. هیوای لەش ساغی تەمەندێژیتان بۆ خوازم خی گەورە پاداشتی خێرتان باتەوە. ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو ئەندامانی ئاواد ئەکادیمی و هیوای لەش ساغی و تەمەندێژیان بۆ خوازم، هەر لە مامۆساوات، مامۆسای هێوار، مامۆستا سارا، هەموو مامۆسا بە ڕێزەکانی تر کە پێمانەوە هیلا بوونە ماوەی پێش و خی گەورە پاداشتی خێری هەمووتان باتەوە ئینشاءڵڵا. بەڕاستی من یەکێکم لەوانەی کە بەڕاست زۆر سوودمەند بووم لە کۆرسی یادگەر و سەرەتا کە من دەستم پێکرد ڕاستەکی لە تێستە 2 ساعاتیەکە تەنها توانیم لاپەڕۆنیە یانی لە بەرکەم بە هەموو هێز و توانای خۆشمەوە، ینی هەوڵمدا هەر 2 ساعاتەکە کە بۆ پەڕی تەرکیزی خۆمەوە کە یعنی لاپەڕۆنیەک لە بەرکەم. دواتر لە کاتی تەمرینەکان و هەتا ئەو کاتی کە ئیتر با بڵێین گەشتینە بەشی دووەم، هەفتەکانی سەرەتای بەشی دووەم، من زۆر یعنی تەرکیزم باشتر بوو، یعنی هەتا لە کاتی خوێندنەوەیە پێویستم بە چەند جار خوێندنەوەیەک نەمابوو، یعنی یەکسەر بە خوێندنەوەیەکم توانی بەشێکی زۆری شتەکان تێبگەم و هەتا ئێستاشی لەسەر بێ. یعنی یەکێ لەو شتانەی کە بە دەستکەوتێکی گەورەی ئەزانم ئەوەیە کە من زۆر احتیاتی گوێ لە ڤیدیۆیەک ئەگرم کە با بڵێین 2 هێندە خێرا بوو بێ، کە جاران من بە یەک ینی هەر بە احتیاتی گوێم لێگر، بەڵام ئێستا تەنانەت ڤۆیسیش، تەنانەت با بڵێن گوێگرتن لە ڤیدیۆیەک هەر شتێکی ترکە هەیە، من یەکێ لەوانەیە کە زۆر ئیسفادەم لێ کردووە لەم دەورەیە ئەوەیە کە توانم بە 2 هێندە خێرایی گوێ لێ بگرم و زۆریش احتیاتی بێ بەلامەوە تێژ بگەم. کەم بەڕاستی بۆ من زۆر ئیسفادەی هەیە. یەکەم لەبەرەوەی من کە خۆم پیشەم تەلارسازە و بەشی تەلارسازیم تاوا کردووە و ئێستا خوێنکاری حوجرەم و لە فەقێتیە خوێنم، بۆ من بۆ مەجلیسی سەماع و لەبەرکردنی حەدیث یاخود گوێگرتن بۆ ئیسنادەکان زۆر ئیسفادەم لێ کردووە لەو ڕۆوە. و ئەو 2 سەعاتە کە سەرەتا من کێشم هەبوو لەگەڵیا، لە دوای با بڵێین سەرەتای هەفتەی دووەمە توانی بووم ئەم توانی بە 10 دقە لاپەڕەیەک لە بەرکەم. یعنی من زۆر ئاخر جار کە ئیتر بەو پەڕی توانامەوە هەوڵمما توانیم بیگەێنمە 7 دقە بۆ 8 دقە، ئیتر یعنی توانایە ئیتر لەوانەیە من ماوەیەکی تریش بەردەوام بم بیگەێنمە 5 دقە ئەوانش، بەڵام ئیتر من ئەوەی کە با بڵێن دڵم لەسەری مڕاح بوو لە کۆتاییە 7 دقە بوو، یعنی هەبوو جاریوا بۆم گەیانە 6 دقە و 5 دقە، بەڵام ئیتر لەسەر 7 دقەکە من تقریبا نەتوانم بڵێم ئەوە نەتیجەی کۆتاییم بوو کە پێی گەیشتم 7 دقە وەلحەمدوللا. یعنی 7 دقەی ترەوە دەستکەوتێکی گەورەیە لە 2 سەعاتەوە بێ بوو 7 دقە، تر لەوە زیاتر خی گەورە بە فەزلی خۆی لەگەڵمان بکە ئیترەوە بەسە بۆ من. بەڵام ئەوەش بێ کە من ناوەستم، یعنی بەردەوام بم ئینشاءڵڵا لەسەر تەمرینەکان کە هەیە. و وەکو تەرکیز و سەرنجیش بەڕاستی یەکێ لەو با بڵێین ڕاهێنانانەی کە من زۆر ئیسفادەم لێ کردووە ئەوەی کە پێی ئەوترا سەرکردەی ڕاهێنانەکان و هەروەها سیستەمی سەرەکی بەڕاستی و دوانە کاریگەریەکی زۆر گەورەیان هەبووە لەسەرم، بە تایبەتی سەرکردەی ڕاهێنانەکان کە بەجددی ینی هەم لە ڕووی خوێندنەوە، لە ڕووی بینین، لە ڕووی تەرکیز، لە ڕووی ناسینەوەی وشەکان زۆر ئیسفادەم لێ کردووە. و سیستەمی سەرەکیش بەڕاستی کاریگەریەکەیمان بینی، ینی هەرچەنە کە ناتوانی بڵێ ئەم شتە چۆن کاریگەری یانی داناوە لەسرم، تەنها توانی ئەنجامەکە ببینی، ینی کە پێشتر من بە 2 ساعات بەلامەوە قورس بوو بۆ لەبەرکردنی لاپەڕۆنیەک، دواتر کە بە 10 دقە لەبەر یەکەم ئەم ئەنجامە خۆی بۆ خۆی بینی، ینی خۆی بۆ خۆی بینینی کاریگەری ڕاهێنانەکانە، هەرچەندەکە لە کاتی ئەنجامدانیان نایبینی، نازانی بەزەوەی تر ئیمانە پێێتی ئەڵێ ئەم شتە مامۆساکەوتێتی بیکە ئیسفادەی لێرم. ئێمە هەرەوەمان کردووە، ئینشاءڵڵا خی گەورە پاداشتی خێرتان باتەوە. من زۆر ئیسفادەم لێ کردووە و ئەم کۆرسە بوو هەر کەسێکیش کە بیە بەشدار بێت و بە زۆر کەسیشم وتووە کە بەشداری ئەم کۆرسە بکە، بەڕاستی ئیسفادەیەکی زۆری لێکا، کاریگەریەکی گەورە لەسەر ژیانی دانێ، نەک تەنها لە ڕووی زیادکردنی تەرکیز و یادگەیەوە، بەڵکو هەر کەسانێک کە ڕۆژێ لە ڕۆژان
کاتەکانی ژیانی خۆیان بەلاوە گرنگ نەبووە یاخود نەیانزانیوە چەندە بەهرەمەندن تواناکانی خۆیان نەناسیوە ئەو توانە شاراوانەی خی گەورە پێیداون نەیان بینیوە هەموو ئەمانەی بۆ دەرەکەوێت لە ئەم دەورەیە کە بەشدارەبێ بەڕاستی وتەکانی بەڕێستان و مامۆسایانی تریش لە ناوم یادگەیە زۆر ینی هیوا پێدەرە و زۆری ژارمەتی ئێمەیدا کە بەردەوام بین لەسەری قەدەری خی گەورە وا بوو کە بەم شێوازە ئێمە بەشداریمان کرد و هاتینە ناو ئێرە و هیوادارم هەموو کەسێکی تریش بڕیار باکە بێتە ناو ئەم کۆرسەوە چکە کاریگەریەکی زۆر گەورەی هەبێت لەسەری یەکێکی تر لەو کاریگەری گەورانەی کە من دیومە لەم کۆرسەیە ئەوەیە کە حەزت بۆ خوێندنەوە زیاکە لەوانەیە من پێشەوەی بێمە ئێرەش خوێنەر بوو بێتم بەڵام لەگەڵ بەشداریکردن لەم کۆرسە حەزی خوێندنەوەم زیاتر بوو وەتوانیم کتێبێکی زۆریش خوێنەوە و یەکێکی تر لەو تایبەتمەندیانی کە من هەر لەم کۆرسە ئیسفادەم لێکردەوە بەڕاستی تەکنیکی کاتگرتنەوە جۆرێک لە ینی هێزێکی ناوەکی مرۆڤە جوڵێنێک کە بیاوێت لەو کاتەیە ئەو شتە ئەنجامدا هەرچەنە قورسیش بێ بەڵام هەوڵی بۆ ئەدا شتانێکەکە کە پێشتر نەیتوانیوە بیکە ینی جاریوە هەیە لەوانەیە لە چارەکێکا بتوانی شتێ بکەی کە ئەگەر دانیشی بە ئیسراحەت بەبێ ئەوەی کات بۆ خۆت ڕابگری بە سەعاتێ 2 سەعات بیکەی بەڵام سێرەکەی لە ماوەی چارێکێکا تۆ ئەتوانی ڕیکۆردێکی نوێتەوە مارکەی لەوەی کە کارێک ئەنجام بدەی کە پێشتر بە چەند سەعاتێک کردوتە و زۆریشی لابووی بەدەستیەوە بەڵام لە هەمان کاتە تۆ بە چارێکێک توانیتە ئیشی 2 سەعات ئەنجام بدەیت وە لە کۆتاییشدا پەیام بۆ ستافی ئاوادەکاتیمی ئەوەیە کە هیوایی لەش ساقی و تەمەندرێژیتان بۆ خوازم خی گەورە پاداشتی خێرتان باتەوە هەر پیتێک کە فێری ئێمەتان کردەوە خی گەورە بیکاتە قیراتێک خێر لە ڕۆژی قیامەتا بۆتان ئینشاءڵڵا خی گەورە بەردەوامیتان پێ بداوە ئیسپاتتان پێ بدا لەسەر ئەم کارە خێرێکیکەن بەڕاستی پێویستە هەر کەسێک کە ئەوێت توانەکانی خۆی بزانێ بەشداری ئەم دەورەیە بکە و هیوام وایە ینی من چەند جارێکی ژەم قسەیم کردووە لە کۆرسەکانی درە مەوەکو داواکاریەکە هێڵم لە ئێستای خۆم لە کۆرسی ئینگلیزیەکەش بەشدارم بەڵام هیوادارم ڕۆژێک لە ئاوادەکاتیمی کۆرسی فارسی یان تورکی ببینین بەڕاستیەوەی یەکە لەو شتانەی کە من لە دوای پەیامەکە وەکو داواکاریەکەمە بۆتان کە کۆرسی فارسی تورکی ئەگەر بە دیبلۆم هەبێ بەڕاستی زۆر خێرتانەکات چکە ینی من لە ڕوویەکە عەرەبی و ئینگلیزیەکەم باشە و زۆریش حەز دەکەم فێری فارسی و تورکی ببم و ئەو تەکنیکانەی ئێوە ئێڵێنە ئێستا بە تایبەتی لە ئینگلیزیەکەیە زۆر ئینگلیزیەکەم لە ینی هێشتا نەگەیشتنێتە با بڵێن مانگی دووەم هەنێشتی زۆر هەیە لە ئینگلیزیە کە پێشتر نەمزانیەوە فێری بوو ئەنجابێ لە ئەخیرا چی دەرچێت بۆیە هیوادارم لە فارسی و تورکیش لە ئاوادەکاتیمی ببینین و دووبارە جارێکی تر بەشدار بینەوە لەگەڵتانە دەستان خۆش بێ ئینشاڵڵا و مۆفەق بن مامۆساگیان زۆر سوپاستانەکەم